خەڵاتی دایکی ئاشتی بەخشرایە دایە شەریفە. ڕۆژی سێشەمە 19 سەرماوزی 1392 هەتاوی لە شاری هەولێر لەلایەن لقی کوردستانی ڕێکخراوەی جیهانی ئاشتی و خێرخوازی ڕێوڕسمێک بۆ ڕێزگرتن لە هەوڵەکانی ژنە چالاکوانی بواری ئاشتی و مافی مرۆڤ دایە شەریفە دایکی هاوڕێی گیانبەخکردوو شەهید رامین حوسێن پەناهی لە بەرامبەر هەوڵ و چالاکیەکانی لە بواری ئاشتی و پێشگرتن بە سیزای ئێعدام لە کۆماری ئیسلامی ئێراندا بەڕێوەچوو. لە ڕێوڕسمەکەدا چالاکانی سیاسی و نوێنەری لایەنە سیاسیەکانی چوارپارچەی کوردستان، چالاکانی بواری مافی مرۆڤ، ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و ڕۆژنامەنووسان بەشدار بوون. سەرەتای ڕێوڕسمەکە بە سرودی ئەیڕەقیب و سرودی فەرمی ڕێکخراوەکە و خولێک بێدەنگی دەستی پێکرد. لە بەشێکی دیکەی ڕێوڕسمەکەدا سەرۆکی ڕێکخراوەکە و هونەرمەند کاک ناسر ڕەزازی و چەند کەسی دیکە وتاریان پێشکەش بە بەشداربووان کرد. لە درێژەی ڕێوڕسمەکەدا فیلمێکی دیکۆمنتاری سەبارەت بە کار و چالاکیەکانی ڕێکخراوەی ئاشتی و خێرخوازی پێشکەش بە بەشداربووان کراو. دواتر فیلمێکی دیکۆمنتاری لەسەر دایە شەریفە پێشکەش بە بەشداربووان کرا. جێگەی باسە بەهۆی ئەوەی کە لەلایەن هێزەکانی وەزارەتی ئیتلاعاتی کۆماری ئیسلامیەوە پێش بەهاتنی دایە شەریفە و ئەندامانی بنەماڵەکەی بۆ کوردستانی باشوورگیرا بوو، ڕێکخراوەکە خەڵاتی دایکی ئاشتی بە نوێنەرایەتی دایە شەریفە درایە ئەمجەد حوسێن پەناهی کوڕی دایە شەریفە. دایە شەریفە دایکی شەهید رامین حوسێن پەناهی بۆ ڕێزگرتن و هاوخەمی لەگەڵ دایکی شەهیدانی خۆپیشاندانەکانی ئەم دواییانی کوردستانی ڕۆژهەڵات خەڵاتەکەی پێشکەش بە دایکی ئەو شەهیدانە کرد. پاشان ڕێوڕسمەکە بە پێشکەشکردنی چەند پارچە موزیک و چەند گۆرانیەکی کوردی، عەرەبی و سوریانی کۆتایی پێهات. بە ناوی کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران سوپاسی هەموو ئەو کەسانە دەکەین کە لە ڕێوڕسمەکەدا بەشدار بوون.